I'd send a note to Qasem Soleimani. مایک پۆمپێیۆی بەڕێوەبەری دەستگای مخابراتی ئەمریکا واتە CIA لە ڕۆژی شەمەدا ڕایگەیاند نامەیەکی ڕەوانەی قاسم سولەیمانی ژنەراڵی باڵا و ڕێبەرانی تری ئێران کردووە تێدا نیگەرانی دەربڕیوە لەمەڕ زیابوونی ڕەفتارە مەترسیدارەکانی ئێران لە عێراقدا. پۆمپێیۆ لە میانەی وتەکانی لە پەناڵێک لە مەڵبەندی ڕێگەن بۆ بەرگری نیشتیمانی لە باشووری کالیفۆرنیا گوتێتی نامەکەی ڕەوانەی کۆماندارەی باڵانی لەشکری ئێران کردووە تێدا ئاماژەی داوە بە شیانی هێرشکردنی هێزەکانی ژێر کۆنتترۆلیان بۆ سەرهێزەکانی ئەمریکا لە عێراق هەرچەندێکە باسی لە وردەکاری زیاتر نەکرد. پۆمپێیۆ بە پەناڵەکەی گوت ویستومانە پیان ڕابگەیەنین هەچ هێرشێکی هێزەکانی ژێر کۆنتترۆلیان بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق ئێران بەرپرسیار دەکەین. گوتیشی ویستومانە دڵنیابین لەوەی ئەو مەسەلەیە لەلایەن ڕێبەرایەتی ئێرانەوە ڕوون بۆتەوە. ڕۆیتەرز پێشتر بڵاوی کردبوو سولەیمانی بەردەوام هوشیاری داوەتە ڕێبەرانی کورد لە باکووری عێراق بەکشانەوەیان لە شاری کەرکووک ئەگنا لەلایەن هێزەکانی عێراق و چەکدارانی ئێرانی ئەوانەی پشتیوانیان دەکەن هێرشیان دەکرێتە سەر هەروەها ناوبراوە بە تایبەتی بۆ ئەو مەسەلەیە لەگەڵ ڕێبەرانی کووردا کۆبۆتەوە.